خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. مافی دراوسێ لە ئیسلامدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. پێغەمبەری خوا دەفەرمێت جبریل هێندە جەختی لەسەر ماف و خۆشەویستی دراوسێ لێکردمەوە و ئامۆژگاری دەکردم کە چاک بم بۆ دراوسێکانم تاوەکو وا گومانم برد دراوسێ میرات لە دراوسێکەی دەبات. ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەت لە قۆناغی مەدینەدا هێندە بە گەورەی و ڕێزەوە باسی دراوسەی کردووە. بەڕادەیەک دراوسێ و پاراستنی ڕێز و شکۆی لە لای مسلمانان بۆتە شتێکی مقدەس و کەم کەس هەیە مافی دراوسێکەی پێشێل بکە. ئیسلامی پیرۆز جۆری زمان و ڕنگ و تەنانەت عەقیدە و بیر و باوەڕیشی نەکردوتە پێوەەر بۆ ئەوەی ئێمە دراوسێکانمانی پێ بپێوین و بەو پێوەرە مامەڵەیان لەگەڵدا بکەین. چونکە سەروەر و سەرمەشق و ڕێنیشاندەری ئێمە کە پێغەمبەری پێشەوایە سەلامی خودای لێبێ زۆر باش و بە ڕەحم و یارمەتی دەربووە بۆ دراوسێ جوولەکەکانیشی. هەموو ئاینە ئاسمانیەکان و ڕێنمایی و پند و ئامۆژگاری فەیلسوف و بیرمەندانیش جەخت لەسەر ڕێزگرتنی مافی دراوسێتی دەکەنەوە. دراوسێش با کەسێکی زمان جیاواز و نەناسرا و ئاین جیاوازیش بێ. نزیکترین کەسە لە دراوسێوە بەردەوام ئاگای لە خۆشی و ناخۆشی و بوون و نەبوونی دراوسێکەیەتی و لە کاتی تنگانەدا بەر لەوەی دایک و باوک ئاگایان لە کێشە و نەخۆشیت هەبێ تەنها دراوسێ بە فریای دراوسێکەیەوە دەکەوێت. بەڕێزان لەم بەرنامەیەدا باز لە مافی دراوسێ لە ئیسلامدا دەکەین و دەپرسین دراوسێکەیە و بەکێ دەگوترێ دراوسێ. قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوە چۆن هانی بڕواداران دەدەن چاکەکار بن لەگەڵ دراوسێدا. کۆمەڵگەی کوردی تا ئێستا خۆشەویستی و ڕێزی دراوسەی تێدا ماوە. چۆن بتوانین ئەم مامەڵەیە بە چاکی و بەردەوامی بهێڵینەوە؟ مافی دراوسێ چییە لەسەر دراوسێکەی؟ بەڕێزان پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی تاوتوێی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تریش دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵام. مامۆستایان زۆر بەخێربی بۆ بەرنامەی باس و خواست. پاداشی بەخێریەوەش بات و یا ڕەبی. سەرەتا لەوە پرسیارەوە دەست پێ بکەین بزانین دراوسێ کێیە و بەچی دەگوترێت دراوسێ هەر بە شێوەیەکی وەکو زاراوەیەک بەبێت بەدەر لەوەی بچینە ناو قورئان و فەرموودەوە بزانین ئەوان چۆن باسی دراوسێەکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين حبيبنا وشفيعنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. سڵاوی خوای گەورە لە جەنابت و بینەرانی بەڕێز و خۆشەویست بێت. دیارە پێناسەی دراوسەی کەوا کراوە زانای ڕەحمەتی خوای پەروەردگارن لەسەر بێت تعریف و پێناسەی زۆریان بۆ کردووە. هەنێک بە گەڕەک و هەنێک بە ژمارە تەحدیدیان کردووە. بەڵام زۆرینەی عولەما لەسەر ئەوەن کە ئەمە زیاتر بۆ عرف و عادەت و بە گوێرەی شوێنەکان و بە گوێرەی زەمن ئەمە دەگۆڕێت. شوێنی وا هەیە بۆ نمونە لە دێهاتێکە لە شارۆچکەیەکە کە خەڵک زۆر تێکەڵی هەیە ئاگیان لە باس و خواسی یەکتر هەیە زیاتر ئەم پەیوەندی دراوسێتە بەهێزترە تاوەکو شارەکان تاوەکو شوێنە قەرەباڵەکان. لەبەر ئەوە تەحدیدی ئەو ڕێژەیە کە هەنێک فەرمویانە چل ماڵ لە هەر لایەکەوە تۆ دیاریکەین یا فەرمویانە ئەوەندەی کە ئینسان لە ماڵەکان کە زۆر لی نزیکەکە لە هات و چۆ لە ڕێگەوبان و ئەمانە دەیان بینێت و ڕێگەیان بەسەرێکەوە فەرمیان ئەمانە پیان دەوترێ دراوسێ و ئەو حەق و مافانەیە کە باسکراوە پێویستە لە بەرامبەر ئەمانەدا زیاتر ڕەچاو بکرێت ئەمجا خەڵکانی دیکە. بەڵێ مامۆستا چۆن ئێمە بزانین یا ئەو پێوەر و مەرجانە چیە لە کەسێکدا هەبێ بۆی ئێمە بە دراوسێ بناسێنین؟ ئایا کەسی خزم برا خۆشک یا ماڵی باوکت نزیکی ماڵت بن ئەمانەش ئەبنە دراوسێ ویا وەکو ئێمە چۆن بۆ نمونە ئێستا نابێت جیاوازی بکرێت لە ڕنگ و زمان و نەتەوە و ئاین و تەنان پێغەمبەری پێشەوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم جیاوازی نەکردووە. ئەوە لای ئێمە شارەزا معلومە کە پێغەمبەری خوا لەگەڵ دراوسێ جوولەکەکانیش زۆر بە ڕەحم و بە بەزەیی بووە. ئەوەی کە خوای گەورە سوبحانه وتعالى باسی دەکات واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. ئەنجا خوای گەورە سوبحانه وتعالى لە دوای فەرمانکردن بە عیبادەتی خۆی و شەریک و هاوبەشبڕادەدان بۆ خوای گەورە باسی چاکەکردن ئەکا لەگەڵ دایک و باوکە. بە دوای ئەوەدا خوای گەورە سوبحانه وتعالى باسی دراوسێمان بۆکە.
دراوسێ والجاری ذی القوربە دراوسەی وا هەیە نزیکە بۆ منە کەسێک خزمە حەزەکەن دراوسێ بن لە نزیکی یەکەوە بن ماڵەکانیان ئەمە وەکو دراوسەیەتی وەکو مسلمانیەتی وەکو خزمایەتی کۆمەڵی حەق و مافی لەسەر تۆ هەیە والجاری الجنوب دراوسەی وا هەیە دراوسێتە بەڵام بێگانەیە خزمت نییە ئەمەش مادەم دراوسێتە مادەم مسلمانە حەچەند حەقێکی هەیە لەسەر تۆ کەسی وا هەیە دراوسێتە مسلمان نییە ئەهلی دینەکەی تۆ نییە بەڵام ئەوە تا وەکو بەڕێزە داماژت پێدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند مامەڵەی جوان بۆ لەگەڵ هاوسێکانیدا و هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمە جوان لە ژیانیدا ڕێگێداوەتەوە ئیبن عومەر خوا لە ڕازی هەموو کاتێکە خێر و خێراتیانە کرد قوربانیانە کرد حیوانیان سەرەبڕی یەکەم جار دەیفەرموو ناتان بۆ ماڵە دراوسێکەمان کە جوولەکە بوو ئەوانش هەموو جارێ دەیانوت باشە تۆ بۆ ئەوە نەخەمی ئەم ماڵە جوولەکەی ئەخۆی ئەویش فەرموو ئەزانم ئێوە مسلمانەکان هاوسێکان خزمەکانی ترتان لەبیر ناچێ بەڵام خەممە ئێوە ئەمانتان لەبیر چێ لەبەر کەوا لەسەر دینی ئێمەنین لەبەر ئەوەی کە دراوسێ ئێمەیە پێوەرەکە ئەوە نییە ئایا مسلمانە ئایا خزمە نەخێر هەر کەسێکەیە مادەم هەوسەی ئێمەیە مادەم دراوسەی ئێمە مادەم لە گەڕێکی ئێمەدایە پەیوەستیمان هەیە بەیەکەوە ئەمە ئەبێ ئەو حەق و مافانە لە بەرامبەر یەکترا جێبەجێ بەڵێ ماوەسا خوای گەورە لە قورئانی پیرۆز و پێغەمبەری پێشا سەڵاو عەلەیهی وسەلەم لە فەرمودەکانیان چۆن هانی بڕواداران دەدەن کە چاکەکار بن بۆ دراوسێیان بێگومان خوای پەروەردگار تەبارەکە وتەعالە لە زۆرێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆزدا فەرمانی کردو بە ئێمە بە چاکەکردن لەگەڵ دراوسێدا و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر ئامۆژگاری ئێمەی کردووە بە چاکەکردن لەگەڵ دراوسێدا حتا دراوسێ ئەوەنە گرنگە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خوای پەروەردگار لە بەهەشتا بانگەوازەکە ئەینە جیرانی ئەینە جیرانی دوو جارە فەرمێ کوان دراوسێکانی من کوان هاوسێکانی من هاوسێ گرنگە مەلایکە دەڵێن خوای گەورە چێ توانای ئەوەی هەیە ببێتە دراوسەی تۆ خوای گەورە تەبارەکە وتەعالا دەفەرمێ ئەینە عومار المەساجد کوان ئەوانەی کە ماڵەکانی خوای گەورە و مزگەوتەکانیان ناوەدان کردوتەوە کەواتە دراوسێ ئەمە بەتایبەت لەم فەرمودەیەکە وەرەگیرێ تایبەتمەندی خۆی هەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا گرنگی پێداوە دراوسێ حتا لە ژیانی دنیا وەکو وتراوە ئەلجار و قەبلە الدار دراوسێکەت هەڵبژێر ئەمجا ئەو خانووی کەوا ئەیکڕیت ئەویش بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی دنیا و لە دوای مەدنیش زۆر باسی دراوسەی کردووە بەتایبەت فەرموویەتی ئیستەعیذوا بالله من شەڕ المقام پەنا بگرن بەخوای گەورە لەوەی کە ئینسان قەبرەکەی هاوسەیەکی باشی نەبێت چکە فەرموویەتی ئینسان لە ژیانی دنیا هاوسەکەی خراپ بێ ئەتوانێت کەوە ماڵەکەی بگۆڕێ بەڵام لە ناو قەبرەکەدا هیچ توانە و دەسەڵاتێکی نیە حتا لەو لایەنەوە گرنگی پێداوە لە ژیانی دنیاش کە ئێمە بێگومان خەڵکی مسلمان دەبێت کەسێکی کۆمەڵایەتی بێت دەبێت تێکەڵاوی هەبێت چونکە ئیسلام فێرمانەکە تقرأ السلام على من عرفت ومن لم تعرف سلام کە لەوەی کە ئەیناسیت و کە نایناسی ئەوە کەسێک کە هاوسێتە ئەو کەسێک کە دراوسێتە بێگومان ڕۆژانە ئینسان زیاتر بینێت زیاتر پێویستی بەوە هەیە کە ئینسان مراعاتی بکە و دڵی ڕابگرێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەکانیان دەیفەرموو ئەگەر ئێوە پێتان خۆشە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێوەی خۆش بوێت ئەحسینوا جیوارە من جاوەڕەکم ئەو کەسەی کە بوو بە دراوسێتان بە جوانی مامەڵەی لەگەڵدا بکەن چکە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە سوبحانەهو وتەعالا کێشەکان یەکلایی ئەکاتەوە ئەوەل خەصمەینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ یەکەم کێشە لە ڕۆژی قیامەتە کە خوا دادوەری لەسەرەکە کێشەی بینی دوو دراوسەیە لەبەرەوەگەر ئینسان ئەزیەتی دراوسەیەدا بزانێ یەکەم کێشە کە ڕوبەڕووی ئینسانە بێتە لە ڕۆژی دوایدا ئەوەیە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێ ئەپرسێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم كم من جار متعلق بجاره يوم القيامة يقول يا رب هذا أغلق بابه مني فمنع معروفه پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندەها دراوسێ هەیە لە ڕۆژی قیامەتە دراوسێکەی ئەگیرێ ئەڵێ خوایە پرسیاری لێکە بۆچی دەرگاکەی داخست بەسەر منە کاتێکەوە تۆ شتێکت هەیە دراوسێکەت نیەتی بۆ نمونە تۆ بیرێکت هەیە هاوسێکەت نیەتی تۆ الحەمدوللا وەزعت باشە هاوسێکە دەبینی کەوا فەقیرە تۆ خاوەنی ماڵی خۆتی ئەو کرێچیە ئەمانە زۆر گرنگە پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندەها دراوسێ کەم من جارین زۆر دراوسێ هەیە یەخەی دراوسەکەی گرێت لە ڕۆژی قیامەتە ئەڵێ خوایە پرسیاری لێکە بۆچی بەو شێوازە مامەڵەی لەگەڵ مندا کرد بۆچی کاتێک ئەمە شتێکم پێویستە بوو
بۆچی بۆی جێبەجێ نەئەکردم بۆیە مەسلەی خۆشە گێڕنەوەڵەن کابرا لە ماڵەوە گیری خواردە بوو دووربێ لە ڕووی جەنابەت و بینەران بەدەست مشکێکەوە ئەوی نازانم چی بکەم و ئەوانش کورەوتیان پشیلەی بن هەر ئەوە بمیاوێنێ ئیتر ئەو ئەڕوا لەو ماڵەیان نامێنێ ئێوتی باشە ئەڕوا بۆ کوێڕوا کورەوتی تر ئەڕوا بۆ ئەمدی ئەڕوا بۆ ئەودی وتی جا لە ماڵ من بڕاوە ئەڕوا بە ماڵ دراوسەکەم هەر لە ماڵ من بێ باشترە ئەها خواناسان تەماشاکە بیریان لە چی کردوتەوە بە هیچ شێوەیە بیریان لەوە نەکردوتەوە ئەزیەتی دراوسەکەی بدا جادە ئەشوا کۆڵانە شوات پیسێ بەدەم ماڵی خۆی جوان جوان پاکاتەوە خراپەکەمێنێتە بەدەم دراوسەکەی خۆی فەرموودەی پێغەمبەری خوا ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ برا مسلمانەکە ژەر بەسەر دراوسێ شار بەسەر دراوسێدا پێش هەموو کەس جێبەجێ ئەبێت بەڵێ مامۆستا لەو ئاەتەوە کە جەنابتان فەرمووتان خوای گەورە دوای پاراستنی عەقیدە و بڕیار نەدان شەریک بۆ خوا و دوای چاکردن لەگەڵ دایک و باوک دراوسەی هێناوە کەواتە ئێمە تاکە کەسێک یان تاکە ماڵێک کە دوای دایک و باوکیان چاکە کاربین بۆیان دراوسەیە بەو پێیانی ئەوانی زۆر دوای دایک و باوک کەسانێکی باش و ئەبێ ئێمە زۆر چاکامی لەگەڵ زۆر ڕاستە تامان ئەوانی کە مافی خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەروی مافەکان لە حەق الناس ئەوەی کە عولەما باسییان کردووە لە دوای مافی دایک و باوک یەکی لەو مافانەی کە زۆر زۆر گرنگە بریتیە لە مافی دراوسەیە ئەو بکە عولەما ڕەحمەتی خوای پەروەردگاریان لەسەر بێت زۆر حسابیان بۆ ئەمە کردووە جارێ مەسەلەیەک ڕوویدا لە مەجلیسی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێت پیاوێک کێشەیەکی هەبوو ئیمامی عومەر فەرمووی من تۆ ناناسم بڕۆ کەسێ بێنە بابێ بە شایەت بۆ تۆ پیاوێک لە مەجلیسەکە فەرمووی قوربان من ئەم پیاوە ئەناسم و شایەتی بۆ ئەدەم فەرمووی زۆر باشە کەواتە تۆ ئەم پیاوە هاوسێت بووە ڕۆیشتنە ماڵە و هاتنە دەرەوەی شارەزایت ئەزانێت چەنە بۆ دراوسەتی چاک ببووە تۆ شایەتی بۆ دەی فەرمووی نەوەڵا قوربان دراوسەتیم نەبووە فەرمووی کەواتە تۆ مامەڵە و لەگەڵا کردووە بینیتە ئەم پیاوە چەند سەرڕاستە چەند ئەهلی وەرعە چەند لە گوناه و حرام خۆی پارێزە بۆیە شایەتی بۆ دەی فەرمووی بنە بەخوا قوربان مامەڵەشم لەگەڵدا نەکردووە فەرمووی کەواتە سەفەری لەگەڵا کردووە ئینسان لە سەفەرە ئەوانەیە دەرکرد فەرمووی نەوەڵ ئەوانە هیچیان نییە فەرمووی کەواتە هەر ئەوەنە لە مزگەوتا بینیوتە نوێژەکات و ڕوو ئەکاتە خوا بەوە ئەڵی چاکە فەرمووی بەڵێ فەرمووی ئێشتا نەناسیەوە ئیئتینی بمەن یعریفوک بڕۆ کەسێکم بۆ بێنە کە تۆ بناسیت لەبەر بەڕاستی ئەمە پێوەرە بۆ ئینسان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆی باز ناکەن فلانە ئافرەت ئەوەنە نوێژی زۆر ئەوەنە شەو نوێژی زۆر ئەوەنە عیبادەتی زۆرە ولكنها تؤذي جيرانها بلسانها بە زمانی ئەزیەتی دراوسێکەیەدا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم چیە فەرمێ لا خەیڕ فیها خێریتیان نییە بەڵام کەسێتر هەیە ئەوەندە چاکەی زۆر نییە بەڵام مامەڵەی جوانە لەگەڵ هاوسێکانی قسەی جوانە نەخۆی نە ئافرەتەکە نە پیاوەکە نە مناڵەکانی نەبوونەتە ئەزیەت بۆ دراوسێ جاروان لەسەر مناڵێک لەسەر شتێک نابێ بیکەنە شەڕێک چونکە مناڵ دوای سەعاتی ئاشتە بێتەوە بەڵام گەورەکان کە بینیان تێکچوو جاروان بەجێژش قۆڵێگری بیکەی بە ماڵی هاوسێکەیە کابرا تەسلیم نابێت یان نایە چونکە جاروان گەورەکان ڕقیان زیاتر بێ پەنا بەخوا بەڵێ مامۆستا ئێمە لە ڕوانگەی ئەو فەرموودە ئەو بەراوردی نێوان ئەو دوو ئافرەتە چۆن ببینە کەسێکی چاکەکار بۆ دراوسێکەمان ئایا بەوەی کە ئێمە ئەزیەتیان نەدەین و مافەکانیان پێشێل نەکەین بەڵام لە بەرامبەریشە بۆیان چاک نەبین و نەتوانین دەستگیرۆیی و خێر و خێراتیان بۆ بنێرین بەمە ئەتوانین ببینە چاکەکار یا ئەبێ ئەزیەتیشان نەدەین و لە هەمان کاتیژا چاکەکار و بەخشەر بین بۆیان جوانە طبعا چاکە بە هەردوو لایەنەکە یعنی تەواوە بێت هەم ئینسان عەتائی هەبێت کەسێکی بەخشەر بێت هەم ئەزیەت و ناڕەحەتی خۆشی لە خەڵکی و بەتایبەت لە هاوسەکانی دۆرخاتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە هاوڵە بەڕێزەکانی فەرموو والله لا يؤمن سوێن بە ئەڵڵا ئیمانی نییە سێ جار سوێن بەخوا ئیمانی نییە سەحابە زۆر خەمێناو کێ ئیمانی نییە فەرمووی الذي لا يأمن جاره بوائقه ئەوەی کە دراوسێکەی ئەمین نەبێت لە ئەزیەت و ناڕەحەتی کەواتە ئینسانە بێت بە هەموو شێوازێک خۆی لە ناڕەحەتی لەگەڵ دراوسێ بپارێزێت ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوای لێبێ غەیری ئەویش لە تاوانە کەبیرە گەورەکان کە بژاردویانە یەکێ لەو تاوانە کەبیرانە بریتێت لە ئازاردانی دراوسێ پەناگرین بەخوای گەورە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی ئەگەر ئینسانێک بڕوات پەنا بەخوا زینا بکە لەگەڵ دە کەسا ئەوە گوناهەکەی کەمترە وەک لەوەی بڕوا زینا بکە لەگەڵ ئافرەتێکی دراوسێ ئینسان دزی بکە لە دە ماڵ ئەوە گوناهەکەی کەمترە وەک دزی بکە لە یەک ماڵ بەڵام هاوسێ خەڵک لە دوورە وەکو مەحرەم و یەک خێزان کردم بۆ معلومی جەنابتە کاتی خۆی دراوسێ کە ئەوڕێ کلیلەکەی ئەدا بە دراوسەی خۆی ئەیوو ئەمە با لە لای جەنابەت ئەگەر مناڵەکە هاتەوە یا ئەوە یا کچەکەی ئەنار بۆ ماڵە هاوسەکەی خۆی ئیتر ئەمین بوو دەستپاک بوو شەوان هەڵ ئەسا یەک دوو جار
ئەگەر بۆ ماڵی خۆرنەسایە تەماشای ماڵە هاوسەکەی خۆی ئەکرد بۆی ئینسان گەنجەکە نابێت بچێت دڵداری لەگەڵ کچی دراوسەکەی خۆی بکە کەسێک خراپە نابێت بچێت ئەزیەتی دراوسەکەی خۆی بە کەسێک زبانی لەگەڵ خەڵکە خراپە نابێت لەگەڵ دراوسەکەشی بە هەماشێ بکویکێ لە خوانەسانە فەرمێ تۆ یەکێ بە لەو کەسانەی کە لە گەڕەکەکەت لە مزگەوتەکەت لە وڵاتەکەت خەڵک تویان بینی بڵێ الحەمدولillah خەڵکی باشێش تا ماوە بەڵێ ماوەسا ئیبن عومەر و خاتو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوان لەبێ لە پێغەمبەری خوا دەگێڕنەوە کە پێغەمبەری خوا فەرموویەتی جبریل هێندە ئامۆژگاری کردم کە چاکەکار بم بۆ دراوسێت تا وا گومانم برد کە دراوسێ میراد لە دراوسەکەی ئەبا ئەمە چه ئاماژەیەکی تێدایە بەڵێ طبعا هاوسێ عنی ئەوەنە لە یەکەوە نزیکە چۆن ئەگەر منداڵی دایک و باوکی بمرێ میراتی لێ ئەبا ئەمە ئیتر بە حکمی قەرابەتەکەی کەواتە زۆر نزیکە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام فەرمێ ما زال جیبریل یوصینی بالجار بەردەوام بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمە ئەوەندە پێویستمان بەوەیە کە بەردەوام ئامۆژگاری بکرین بەڵام ئەمە دەرسێکی زۆر گەورەی تایە کە سەحابەیەک فەرمێ ئەوە کێ بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ داود فەرمێ ئەوە جیبریل بووم بەردەوام ئامۆژگاری بۆ کردن بە دراوسێ بۆ چونکە خوای گەورە هەواڵی داوەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لا تقوم الساعة قیامەت هەڵناسی هەتا کۆمەڵێ نەهامەتی ڕوو ئەکاتە میلەتی موسڵمانێکی لەو شتانی بڵاوە بێتەوە بریتێ لە سوء المجاورة بریتێ لە خراپبوون لەگەڵ دراوسێ خراپ مامەڵەکردن لەگەڵ دراوسێ ئەزیەتدانی دراوسێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە بە گرنگی و باسی دراوسەی کردووە کە تۆی موسڵمان ئاگادار بیت نابێ ئەزیەتی دراوسێکت ئەوەنە لێت نزیکە کە نزیک بۆ لەوەی کە میراتی و لێ ببات ئایا ئینسان کە میراتی لە دایک و باوکی خۆی ئەبات ئایا خیانەتی لێ ئەکات ئایا ئەزیەتێدا کەواتە دەبێ مافی دراوسێکەشت پارێزراو بێت بەڵێ مامۆستا فەرموودەیەکی تر هەیە کەسێک ئیمانی نییە خۆی بە تێری بخەوێ و بە تێری ژیان باتە سەر بەڵام دراوسێکەی برسی بێ ئێمە چۆن لەگەڵ ئەم فەرموودا تەعامل بکەین چۆن بزانین دراوسێکەمان برسیە لە کاتێکە ئێستا ئەم پەیوەندیە کۆمەڵایەتی کە جاران کاسە هاوسێی و ئەم شتانە لە بینی کووردا هەبوو ئێستا نەماوە ئێستا خەڵک هەر لە ماڵی خۆیان ژیانە باتە سەر و ئاگای لە قۆڕیسکی دراوسەکەی نییە ڕاستە طبعا یەکێ لەو شتانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی کە دۆک و بەڕێزت پێشن ئاماژەت پێدا ئەو لایەنانە چیە کە چاکەکردن لەگەڵ دراوسێ ئەگرێتەوە یەکێ لەوانە ئەوەیە بریتێ لە هاوکاریکردنی بریتێ لە یارمەتیدانی جێبەجێکردنی پێویستیەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو کاتێک کە شلەیەکت لێنا ئاوی زیاتری تێکە بۆ ئەوەی کە قاپێ بەی بۆ دراوسێکت هەمیشە ئەم سیفەتە جوانانە لە ناو میلەتی ئێمەدا بووە ئێستاش الحەمدولillah ئەو هاوسیانەی کە ئەم پەیوەندیە چاکانیان هەرماوە ئەمە هەر هەیە لە بەینانە هاوسەکان شت ئەبەن بۆ یەکتری یعنی خواردنێکی خۆش لێ ئەنێ خواردنێ تۆزێ زەحمەت و ناڕەحەتی زۆرترە و کەمتر دروستەکرێ ئەیبا بۆ ماڵە هاوسەکەی خۆی ئەیبا مناڵەکەی ئەیبات ئەمە سیفەتێکی زۆر جوانە شێخ حەسەنی بەسیڕ ڕەحمەتی خوا لێبێ جارێک لە مەجلیسێکە دانیشتە بوو ئافرەتێک هات وتی قوربان فەقیرم و هەژارم و یارمەتیم بە ئومیدا دەگیان ماڵت لەکوێیە فەرمووی تەنیشتی ماڵی فڵانە کەسم کەشی حەسەنی بەسی تەماشاکە تقریبا حەوهەژ ماڵ خوار ئەوانەوە بوو ئەفەرمێ خێرا گەڕا لە ماڵەکەی ئەوەی کە بەدەستیەوە بوو چەند درهەمێ بوو هەر هەمووی هێنا دای بە ئافرەتەکە دوای ڕەفیقەکان لیا پرسی قوربان تۆ هیچی بۆ خۆت جێهێش فەرمووی نەوەڵا ئەوتیان بۆ وات کرد فەرمووی وەڵڵاهی زۆر ترسام کەوتم ماڵتان لەکوێتی ماڵمان لەوێ ئەوە هاوسەی منە چۆن تا ئێستا من نەمزانی ئەو هاوسێمە لەوێ برسیە هەژارە پارەی پێ نییە ترسام لەوەی کە غەزەبی خوای گەورە بمگرێتەوە بل لەوەی کەوا من یارمەتی ئەو بم بۆیە خێرا هەستا بە یارمەتیدانی ئەو وەکو بەڕێزت ئاماژە پێدا ئینسان چۆن بزانێت ئینسان دەبێت بەڕاستی خەمخۆر بێ لە بینی هاوسەکانە کام دراوسێ فەقیرە کام دراوسێ هەژارە کام دراوسێ نەبووە ئێستا خەڵک هەژارە خەڵک فەقیرە جاری وهەیە بە حکمی و قەیرانەی کە هەیە لەوانەیە بەشی پێداویستی خۆی دەست نەکەوێت کەوا ماڵ و منداڵەکەی خۆی تێر بکە لەبەر ئەوەی خێزاندارە یا کۆمەڵێشتی وا بەسەرەوە مەسروفات و ئەم لاولا ناتوانێت بیکە زۆر گرنگە ئێمە لەو کاتانەدا ئەوەی کە خۆمانەی خۆین لەبێرمان بێکە کەسێکی شەیە فەقیرە هەژارە بەتایبەت لە دراوسەکانمان کەسە نزیکەکانمان کە بەڕاستی یارمەتیدانی ئەوانە خواردن پێدانیان یەکێکە لەو هۆکارانەی بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار یەکێکە لەو هۆکارانەی کە پێغەمبەر صلی الله علیه و فەرموو تدخل الجنة بسلام ئەگەر دەتانەوێت بچنە ناو بەهەشت بە سەلامەتی و بە ئاشی و بەبێ ناڕەحەتی یەکەم خاڵن کە یەکەم ئامۆژگاری بوو بۆ ئەهلی مەدینە فەرمووی ئەطعیموا الطعام یعنی خواردن بن بە خەڵکی
یەکەم کەسیش عائشە فەرمی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام خێرێکم کرد بیبەم بۆ کوێ فەرمی ئەقرەبیهم منکی بابە ئەوەی کە دەرگاکەی زۆر لێتەوە نزیکە دراوسێ زۆر نزیکەکەت لەوە دەست پێکە ئەمجا بەرەو ئەوانی تریش. بەڵێ مامۆستا چ شتێک دەبێتە هۆی ئەوەی ئێمە چاکەکار نەبین بۆ دراوسێکەمان بۆ نمونە ئێمە ئێستا ئەم زانیاری و فەرموودە و ئامۆژگاریانەمان لە خۆمانە تەطبیق کردووە و نابێت شەڕ و خراپەمان بۆ دراوسێکەمان هەبێ بەڵام دراوسێکەمان پێ ئەچێ ئەم زانیاریانەی ئێمەی نەبێ یا ئاین و ڕێنمایەکانی ئێمەی نەبێ لە هەمان کاتە ئەو خراپەکار و شەڕانگێزە بۆ ئێمە تا چه سنوورێک ئەتوانین بۆ منە چاکەکار نەبین بۆ دراوسێکەمان و هەموو چاکەیەک لەگەڵ دراوسێکەمان ببڕین و کۆتایی پێبێنین. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام وەکو ئاماژەمان پێدا ژیانی هەتا کاتی وەفاتی دوو جار فەرمی ئوصیکم بالجار ئامۆژگاریتانەکەم بە هاوسێکانتان. تەمەەن هۆکاری ئەزیەت و ناڕەحەتیەکان زۆرن ئێستا کەسی وا هەیە بە زوان ئەزیەتی دراوسی ئەدا پەنا بەخوا فیتنەی ئەکا یعنی وەکو کورتەی هەواڵەکان وایە لە گەڕەکە خەبەری لە هەموو شت هەیە کام بووکە لەگەڵ خەسوو یا شەڕی بووە کام خەسووە لەگەڵ کوڕەکە یا کێشەی هەیە کام دراوسێ لەگە کێیە ئەمانە جۆ یعنی ئەزیەتدان بە دراوسێ ئەمە جۆرێکە لەوانە جۆرێکی تر لەوانە مراقەبەکردنی دراوسێ چاودێریکردنی دراوسێ کێ دێ بۆ ماڵیان کێ ئەڕوات ئەمجا ئەفلانێکە زەو کێ بوو هاو بۆ ماڵتان تەماشا عەلاقەیەکە با بۆ ماڵەوە مراقەبەیەکە چاودێری ئەکا یعنی هەر شتێکیان هەبێت بەرداوامک و کامێرەیەکی چاودێری وا بەسەریەوە خۆی پێی نەکرێ مناڵەکانی خۆی پێی نەکرێ یعنی دا ئەنیشێ لە بیلمرساد وا لە وەکوڵێ لە ڕەسەدا لە کەمینە بەرامبەر بە دراوسێ بەڕاستی ئەمە گوناهێکی زۆر گەورەی ئەمە بەڕاستی ئەزیەتدانی دراوسەیە کەواتە ئەزیەتدانی بە هەڵوێسی بە مووقیفەکانی بە قسەکانی ئەمانە هەمووی ئەبێتە تاوان بۆ ئینسان چۆن سەحابەیەکە بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی قوربان ژیانم فەوتاوە بەدەست دراوسێکەمە فەرمووی بڕۆ ئارام گرە دوو جار سێ جار هەر فەرمووی قوربان ئیتر تەحەملم نەماوە فەرمووی کەواتە بڕۆ شتومەکەکان و بێنە لە کۆڵا ناداینێ ئەو شتومەکەکانی هێنا دەر هەر خەڵگەڕی فلان کەس مەرحەبا ئەوە چیەکەی لێرە کوڕەوتی وەڵڵا لە تاو دراوسێکەم کاکە عەیشی پێتاڵ کردوین ژیانمان نەماوە ئەوە شتەکانم هێناوەتە دەربارکەم ئەڵێ اینجا خەڵک گوێنی پێدا ئەی ماڵەکەی وێران بێ ئەی ماڵەکەی کاوی بێ جاکەی دراوسێ ئەبێ وابێ ئەمجا دراوسێکە بیستیەوە چوو بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی یا ڕەسوول ئەڵڵا عەلەیهی سڵاتو وسەلام فڵانەکە حیای منی بردووە ئەزیەتی منی داوە دراوسێ هەمووی باسم مەکا گوێنم پێ ئەدا لەعنەتم لێ ئەکا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی پێغەمبەری خوا ئامۆژگاری کە باش شتەکانی باتەوە ژوور وەڵڵاهی ئیتر ئەزیەتی نادەم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ترسی ئەوەتەیە کە خەڵک گوێنە پێدا و لەعنەتی لێکا وتی بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی قد لعنك الله قبل لعن الناس دەبزانە بەر لەوەی خەڵک لەعنەت و نەفرینی لێ کردبی خوای پەروەردگار لەعنەتی لە تۆ کردووە کەوتویتە بەر نەفرەت و لەعنەتی خوای گەورە بەهۆی چی بەهۆی کە ئەزیەتی دراوسێکەیدا ئینسان دراوسێ نزیکترین کەسە بۆ تۆ لە هەر کاتێکان نەخۆشیت بێ لێت بخەومێ تووشی کارەساتێ بێ تووشی مصیبەتێ بی کەسێکە لێ بمرێ ڕەنگە خزم و کەسی لە شوێنێکی دوور من لە دێهات بێ کێ فریاد دەکەوێ چی یارمەتی دەدا هاوسێکانت ئەگەر ئینسان خراپێ لەگەڵ هاوسێکانی باوەڕەکەی خەڵک هەیە لە کۆمەڵێک لە گەڕەکێکا بووە لە شوێنێکی تایبەتیە بووە لە یەک مصیبەتەوە کە لێ قەوماوە ئیتر ئەو گەڕەکەی تەرک کردووە خانووەکەی فرۆشۆ بە چەند وەرەقە کەمتر بەس بۆ ئەوەی بێتە گەڕەکێکەوە کە خەڵک هاوسەیەتی بزانێ کەسێکی لێ مردووە شەو تا بەیانی دراوسێک نەهاتەوە بڵێەوە چی لێ قەوماوە ئەوە بۆ ئەگرینەوە بۆ دەرگاتان کراوەتەوە بەڵام ئەبینەی لە هەندێک شوێن هەیە خزمایەتی هەیە کەسایەتی هەیە هاوسەیەتی هەیە لەبەر بەڕاستی ئێمە هەوڵ بدەین بە هەموو شێوازێک ئەم نوسحە بۆ خۆمانە ئەمجا بۆ خێزانەکانمان ئەمجا بۆ مناڵەکانمان فێری لێبوردەییان بکەین فێری سەماحەتیان بکەین فێری ئەوەیە کە ئێمە ڕۆژانە گەرم دراوسێت چەندین جار یەکتر ئەبینین سەلام لە یەکتری ئەکەین لەبەر بەڕاستی نابێتکەوا ببینە هۆکاری ناڕەحەتی بۆ یەکتر بەڵێ مامۆستا کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکە الحەمدولillah تا ئێستا ڕێز و خۆشەویستی و محەبەتێک لە نێوان دراوسێکاندا ماوە ئێمە چۆن بتوانین ئەم مامەڵەیە بە چاکی و بە دروستی بهێڵینەوە و بەردەوام و برەوی پێ بدەین طبعا ئەم ئامۆژگاریانەی کە ئێمە کردی و کۆم بەرنامەی بەڕێستان و ئەو بەرنامانەی ترکە لەو کەناڵە بانگەوازیانە و لە ڕادیۆکان ئیزگەکان ئەم شتانە ئەم هەموو وتاران ئەم جاوتاری جمعەکان ئەم جاوتاری ڕەمەزانان ئەم بەڕاستی هەمووی بۆ ئەوەی کە ئێمە ئەم قیەم و ئەخلاقانە بپارێزێت ئێستا زۆر جاشتی وا هەیە زۆر گرگەسە بۆ من باسی دراوسێ ئەگەر جەناب و
لە مانگێکیشا چەند جاری ئەم بەرنامەکەیشە هەر دووبارە نییە ئەگەر مامەسا لە وتاری جمعە هەفتانە گرنگی پێبا ئەمە ئێشتا هەر جێگای بایەخە چکە ئێمە پێویستە ئەم قیامە ئەم قیەم و ئەخلاق و بەها بەرزانی کە لە ناو کۆمەلگایە هەیە دەبێت خەمخۆر بین دەبێت پارێزگاری لێکن چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە چەندین فەرمودەیە دەیفەرموو دراوسێکان ئەبێ ئێمەش بەڕاستی ئاوا بین چونکە هۆکاری بەختەوەری ژیانی ئینسان لە گەڕەک و لە ماڵی خۆیان دراوسەی چاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموو 4 من سەعادەتی المەرئی 4 خاڵ هەیە بۆ هەر کەسێ بەرجەستە بوو نیشانەی بەختەوەری ئەو ئینسانی یەکێ لەوانە ئەلجار و صالح دراوسەی چاک هاوسەی چاک کە ساڵح بێ کە گونجاو بێ کە چاو لە هەڵەکانی تۆ بپۆشێت ئاخر ئەڵێن یەکێک لە ئەثەرە هاتووە یەکێک لەو شتانی کە پێغەمبەران پەنایان پێگرتووە ئەوە بۆ توانە پەناگرین بە تۆ خوای گیان لە دراوسەیەک ئەگەر چاکەی لێ بینیم ئەیشارێتەوە بەڵام ئەگەر خراپەیەکی لێ بینیم دەهۆڵم بۆ بکتێ باسی کات ئەوەی بیدا بەگوێ ئەو جۆرە کەسانەیە بۆیە بەڕاستی ئێمە کۆمەڵگەی خۆمان بۆیە جا ئەمە جەنابەت لە بوارەکەی خۆتە مامۆستاک لە مینبەرەکەی خۆیدا دایک و باوک ڕۆڵێکی کاریگەریدا کە پێغەمبەر سەڵاتو فەرمووی والمەرأة ڕاعیە والرەجل ڕاعین ئەوەش دەبێ باوک و دایک ڕۆڵی کاریگەریان هەبێ برا گەورە خوشکی گەورە نصیحت بکەن حتا جاری وهای ڕەنگە دایکەکەی لار بێ یان باوکەکەی لار بێ دەبێ ئامۆژگاری جوانی بکە بڵێ ئێمە ئەم هاوسێمان ها چەند چاکە ها چەند صیفەتی چاکیانێ خۆ ئینسان مەلایکەت نییە ئەکرێ من هەڵم هەبێ ئەکرێ ئەویش هەڵی هەبێ بەڵام دەبێت لێ بوردەیمانە بێ دەبێت چاپۆشیمانە بێ دەبێت صیفاتە چاکەکان کە زۆرترن ئەوانە بێنی لە بەرچاوی خۆمان ئەم جا شتێ نەکەین کەوا دراوسێکەمان دڵی لێی زویر بێ یعنی بزانین کاتێ بۆ نمونە تۆ دوکانێک دای بۆ مە دوکانی مریشکێ کەسێ دای ئەنێ کە ئەم دوکانە دانێ ئەمزانێ مە بۆنی هەیە یان ناڕەحەتێکی هەیە پرسکا بە هاوسێکان بڵێ من ئەم دوکانە دابنێ لەم گەڕەکەی ئێوەدا ئێوە پێتان ناخۆش نییە یا کەسێک کە ئەڕواتە شوێنێک بۆ منە قەرەباڵغەیەک خەڵکێک ڕووی تێئەکا دەبێ بەڕاستی ئەمە ئاگاداری دراوسەکانی بکات بڵێ من نەبوو من مای ناڕەحەتی بۆ ئێوە دەی مسلمانەتی ئاوایە چکە ئەو دراوسەیە یەکێکە لەو مافە گەورانی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئاماژەی پێداوە بەڵێ مامۆستا کۆمەڵێک کردەوە هەن ئەگەر چی لە ڕواڵەتدا شتێکی زیان بەخش و شەڕانگێزنن بۆ دراوسەکەمان بەڵام لە ڕووی دەرونیەوە دراوسەکەمان ئازارەدا بۆ نمونە دراوسەکەت چێشتێکی خۆش لێ دەنێ و بۆن و بەرامەی خۆش بەسەر ماڵە دراوسەکەت کە نیەت یا فەقیر یا لەو کاتا بەردەستی نییە و وەکو لە ئیشتیها و حەزی بۆ خواردنەچێ یا بۆ نمونە خانووی بەرز دروست دەکات چەند قاتێک و دراوسەکەی خانوویەکی قاتی هەیە و لەوە چێ بەری خۆریش و هەوای فێنکیشی لێ ئەگرێ ئەمە ئەگەر چی شتێک نین وەکو شەڕ و جنێودان و شتی خراپ بەڵام دەرونی ئەم دراوسەیە ئازارەدا چۆن هاوسەنگیەک لە نێوان ئەم دوو کردەوەیە دروست بکرێ و وەکوڵێ نێوانی دراوسێر بە باشی بمێنێتەوە باشە ئەگەر بگەین سەر خاڵی پێشوو لەوەی کە ئینسان زۆر حساب بکە بۆ دڵی دراوسەکەی خۆی یعنی دائما هەستکات ئەو فەرمودەی بەڕێزت ئاماژت پێدا کە پێغەمبەر صلی الله علیه و هیچ کەسێکتان ئیمانی تەواو نییە ئەبێ ئینسان وای لێ بێت چی بۆ خۆت پێت خۆشە بۆ ئەوش پێت خۆش بێ ئەگەر وانەبێ ئیمانی تەواو نییە ئینسان چی بوو تۆ چ شتێ بۆ خۆت حەزەکەی ئەبێ بۆ دراوسەکەش بە هەمان شێوە بێت لەوانەیە ماڵی من یا ماڵی جەنابوت یا بینەرانی بەڕێز حەز کات لە شتێکی خۆش بۆ نمونە لە ماڵەکەی خۆیان نانێ سازکە شتێ سازکە بەڵام زۆر جارەها حسابەکەین بۆ هەستی دراوسەکەمان ئەڵێن دراوسێمانێ دیوارەکەی لێمان نزیکە حوشەکەی لێمان نزیکە بە ئەم گەڕەکە بم بۆنە وان لێ نەکەین ئێستا ئێمە ئەتوانین بیخۆین بەڵام ڕەنگە ئەوان نەیتوانن ئەمە لەو لایەنەوە لە لایەنێکی ترە وەکو خان و وەکو باڵەخان وەکو ئەو جۆرە شتانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە فەرمووی با یەکێ لە ئێوە شتێک لەسەر دیواری دراوسەکەی دانەنێ ئیلا ئەبێ بە ئیزنی ئەو بێت ئەنی کاتی تۆ ئەدەوێ بۆ نمونە هەر شتێ بکەیت گۆڕانکاریەکەی بەڵام ئەمە ئەزانی ئەزیەتی بۆ دراوسەکە دروستەکە ینی خۆتی لێ بپارێزە ها جارێ هەنێ باڵەخانە دروست دەکرێ لافیتەیە دانێڵێ داوای لێبوردن لەم هاوسێ بەڕێزانەکە کە ئێمە بۆ ماوەیەک تووشی ناڕەحەتیان نەکەین ئەمە هەر لە خۆوە ینی هەستێکی جوانی تایە حەچەن ئەمە بۆ خۆی هەر جۆرێک لە ناڕەحەتی دروستە بێ وەکو بەڕێز ئاماژە پێدام لە تیشی خۆر و لە هەوا و لە کۆمەڵە شت کەوا لیانەگیرێت بەڵام دائیمە ئێمەی مسلمان ئەوەی ئەوەندەی کە ئەتوانین بە گوێرەی توانای خۆمان فاتقوا الله ما استطعتم هەوڵ بین لە گوێرەی تەقوا و خواناسینی خۆمان ئەوەیە کە دڵی دراوسەکەمان ڕابگرین کە
ئەزیەتیان نەدەین چۆن کەسێک چوو بەلای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام وتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام چۆن بزانم من کەسێکی چاکم فەمی ئیذا سەمعتە من جیرانیک ئەگەر بیست لە دراوسێکە دوتی کەسێکی چاکە بزانە تۆ کەسێکی چاکی ئەمە لە ژیانی دنیا دوای مەدنی شەر وایە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەسێ بمرێت ما من مسلم يموت فيشهد له 4 من أهل جيرانه الأدنيين هر كسي بمري شواد دراوسي نزيك شايتي بو بدن أنهم لا يعلمون منه إلا خيرا كأمان بلن والله خير وشاكنا بلن بيوم النبي نيوه خواهي قرد فمي قد قبلت شهادتهم وغفرت لهم ما لا تعلمون خواهي فمي شايتي أوان قبول كرت أوي كإيه ونايزان صروا نهيني خويتي خواهي قرد فمي لي خوش بهم جا فەرمی چوار دراوسەی نزیک چکە ئەوەی کە نزیکە ئینسان جاروا دەنگە دەنگی بێت سەوتی تەلەڤیزیۆنەکەیەتی ڕادیۆکەیەتی بە دەرگا ماڵینە زیاتر تێکەلەکە لەگەڵ ئەم نزیکانەیە هەیە ئەگە کەسێک مەد و ئەم کەسە نزیکانە شایەتی چاکیان بۆدا ئینشاءالله لای خوای گەورەش کەسێکی چاکە بەڵێ مامۆستا ئێستا بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە هەرچەند بە شێوەیەکی گشتینە بەڵام هەمانە لەسەر پێوەری ئایدۆلۆژیا و دین و مەزهەب و حیزب و تەنانەت زمان و ڕەنگیش بۆ دراوسێکەی دەڕوانێ و لەسەر ئەم پێوەرانە مامەڵە لەگەڵ دراوسێکەیەکە لە کاتێکا ئێمە ئەگەر خۆمان بە مسلمان بزانین باشترین قودوە و سەرمەشقی ئەم پێغەمبەری خوای ئەمانەی نەکردوتە پێوەر بۆ ئەوەی تەعامل لەگەڵ دراوسەکەیان بکات جەنابتان چی ئەڵێن بەم شێوازە دەگمەنان یا بەم شتە نامۆیی کە ئێمە لەسەر پێوەری بۆ منە حیزبایەتی کە شتێکی زۆر گچکەیە مامەڵەی خراپیان هەر مامەڵە بە شێوەیەکی گشتی لەگەڵ دراوسەکەمان بکەین ئەگەر لە حیزبی ئێمە بوو ئەوە دراوسێکی باشە ئەگەر لە حیزب و مەزهەب و دین و بەرنامەی ئێمە نەبوو ئەوە کەسێکی خراپە طبعا ئەخلاقیاتی ئیسلام معلومی بەڕێستانە کە هاتووە مامەڵەی جوانی ئێمە لەگەڵ خەڵقا کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم وخالق الناس بخلق حسن الناس عامە مسلمانە کافرە گەور هەرچی دینێکی و خۆی لەکم دینکم وەلی دین قیامەتی خۆی ئەزانێ بەڵام چاکەی من لەگەڵ ئەودا ئەم پێوەرە نییە کە فەرمی خالق الناس یعنی ڕەوشتی جوان لەگەڵ خەڵکیدا يعني بە شێوەیەکی گەشی ئینسان مامەڵەی جوان بێت نەک يعني کورتی کاتەوە لە کۆمەڵ جا ئەگەر ئێمە چاکەکانمان تەنها بۆ ئەوان بێت ئەی چۆن ئەخلاقیاتی ئێمە کار بکات ئەوان لەگەڵ خۆمان بیانهێنین بۆ مزگەوت ئەخلاقیاتی ئێمە تەئسیر کار لەوان کە يعني معجبن بە دینەکەی بڵێ ئەوە دینە من لەسەر دینەکەی ئەویش نیم بەڵام ئەو چەنە چاکە کارە لەگەڵ منە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هاتوو ئەمەی يعني فيرە هاوەڕان کردو کە فەرموویەتی من كان يؤمن بالله واليوم الآخر هەر کەسێ باوەڕی بەخوا بە ڕۆژی دوای هەیە فليحسن إلى جاره نەیفەرموو جاری المسلم نەیفەرموو جاری المؤمن نەیفەرموو جاری القەریب إلى جاره ئەو کەسەی هاوسەی تۆیە ئیتر هەر کەس هەیە هەر ناوێکی هەیە هەر ناو نیشانێکی هەیە هەر زوبانێکی هەیە هەر تیرە و نەتەوەیەکی هەیە تۆ کەسێکی دەوڵەمەندی و کەسێکی فەقیرە تۆ عەشەت و بنەماڵێکی گەورەت هەیە شەوانە و کاتەکان گەڕێک بە سەیارەی عەشەت و بنەماڵی تۆ گیرە و کەسێکی هەژارە و کەسی نییە ئەمە قیاس نییە ئەمە پێوەر نییە نە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کاتێک کە جەعفەری ئامۆزای وەفاتی کرد فەرمی ئەوان مەشغوڵن بە ناشتن و سەر قەبرانەکە بە چی وت بە دراوسی و بە کەسە نزیکەکانی فەرموو بچن خواردنیان بۆ دروستکەن دراوسی وایە ئەگەر تۆ لێو قەوما ئەبێ هاوسەکە و دەستبارە بۆ بگرێ ئەبێ ئەو یارمەتی و بە کەواتە هەر کەسێکە هاوسەکە تۆ چاک بە لەگەڵی لەسەر دینەکەی تۆ یا لەسەر دینەکەی تۆ نییە لەگەڵ حیزبەکەی تۆدا یا لەگەڵ حیزبەکەی تۆدا نییە مادەم هاوسێتە پێغەمبەر خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی فەلیحسن إلى جاره هەر کەسێ باوەڕی بەخوا بە ڕۆژی دوای هەیە کەواتە نیشانەی ئیمانەکە خۆ ئیمان چییە ئێستا ئیمان کەسە ئیمانی بەخوا بە ڕۆژی دوای بەم جۆرە شتانە هەیە ئەمە شتێکە لە ناخی خۆمە ئەی ئاسەواری ئەم ئیمانە چییە ئەخلاقیاتی ئێمە لەگەڵ دەوروبەرەکەمان لەگەڵ کۆمەڵگەمە بەڵێ مامۆستا ئێمە چۆن بانگەوازی دراوسەکانمان بکەین بۆ ئەو پەیامەی کە خۆمان بەڕاستی ئەزانین و باوەڕمان پێێتی پێت وانییە ئەم ڕەوشتە جوانانە لەگەڵ دراوسێ با پێوەری ئیمانی و زمان و ئەم شتانەی نەوێ باشترین بانگەواز بێ بۆ ئەوەی دراوسەکەمان چاو لە ئێمە بکاو بێتە نێوە ماینەوە بەس معلومی بەڕێستانە چەندەها شوێن هەیە لە وڵاتی ئەندەلوس یاسین یا چەندەها شوێنی تر هەیە کە چەک و ئەسلیحە و شمشێری مسلمان تێی نەچووە بەڵام ئەخلاقیاتی مسلمان کە چووەتە ئەو شوێنانە مامەڵەی جوان وای کە دەو خەڵکانە بێن بەرەو ئیسلام جا ئەو خاڵی کە زۆر گرنگە ئەخلاقیات و ڕەوشتی ئینسان لە کەسایەتی خۆت ئەدوێ بەر لەوەی کەوا ئینسان قسە بکە شخصیەتەکەی تۆ دەلالەت لەسەر شخصیەت و کەسایەتی ئەو کەسە بۆیە وتراوە زۆر گرنگی بە شخصیەت و کەسایەتی خۆت بدە چونکە لە خۆت زیاتر ئەژی
لەوانێ من 50 ساڵ بژێم و دوای ئەوە بمرم بەڵام ئەگەر شخصیت و کەسایەتی خۆم پارێز لە دوای مردنی خۆشم هەستا کەسی وا هەیە خەڵک حورمەتی لێ ئەگرێ خەڵک ڕێزی لێ ئەگرێ لە مەجلیسا ئەڵێن ئەمە کێ ئەم گەنجە یا ئەم مناڵە یا ئەم کەسە کێ دەڵێن ئەمە کوڕەزای فڵانە کەسە ئەمە لە بنەماڵەی فڵانە کەسە باشە ئەمە بە چی دەستیکە ئەم شخصیەتە ئەم کەسایەتیە طبعا ئینسان هەر کارێکی لەبەر ڕەزامەندی خوای گەورە بیکات تبارەکە وتعالى تۆ چاکەکەی لەگەڵ دراوسێ یەکتا ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێت کاتێککە دراوسێکی عەرەخۆرە ئەزیەتی ئەدا شەوان هەڵەسی ئەم هەڵەسێ بۆ شەونێش ئەو کاتە هەڵەسی ئەخواتەوە و اینجا خۆک و ئێسەش نەبووە دراوسێ ئەو کۆڵی حەوشەیەکی گەورە و زۆر لە چادر و لە شوێنێکی ئاسادەیە ژیاون دەنگی شۆ بەسەر ئەوە چەند ڕۆژێک ئەفەرمێ ئەرێ و فڵانەکە زیادنی کوڕڵن وڵات تووشی شتێک بوو وا لە سژنە ئەڕوا سەردانیەکە ئابم ئەخلاقیاتە خۆ ناڵێ کورە جا باشە وەڵڵی چاوی دەرەها بەخواستی چوار شەو من ئیسراحەتم کردووە کابرا دیار نییە دەی تۆ بێ خەمخۆر بیت ئینسانی مسلمان بەل لەوەی کە قسەیە بکات بە ئەخلاقیاتی بە ڕەوشتی بە سینە صافی ها پیاوم سافڵمی فەرموو خوا کەس قسەی کەسم بۆ نەهێنێت حەزەکەم کە هاتمە دەر بۆ ناوتان و ئەنە سەلێم و سەدری دراوسەیەک شتێکی لەگە دراوسێ تۆ وشەی جوان بڵێ بچۆ بڵێ فلانە کەس هەوای و تۆ سەبابەتە وشەی جوان نەک فیتنەی نەک بەنا بەخواتەمەوەسا چاکەکاری هەر ئەوە نییە ئێمە بۆ نمونە خراپ نەبین بۆ دراوسەکان کاتە بێت تێکەڵیان بین لە کاتی نەخۆشی ئەوشتان بۆن پێغەمبەری خوا ساسم سەردانی نەخۆشی جوولەکەی کردووە ئەو مناڵەی کە پێغەمبەری خوا چوو فەرمووی ئیمان بێن و دوایش بە خۆشحاڵیەوە کاتە بێ ئێمە تێکەڵ بین لەگەڵ دراوسەکەشمان بە عەقیدە و بیر و باوەڕ و زمان و حیزب و ڕەگەزیشان لە ئێمە جیاوازتر بێت پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بە هەوڵە بەڕێزەکانی فەرموو ئامۆژگاریەکتانە کەم منی ئەخوذ عنی هذه الكلمات ويعمل بهن فەرمووی چی ئەم وشانەم لێوە دەگرێ و کاری پێ بکە ئێستا گفتوگۆی من و بەڕێزت کردمان و ئەوەشی کە ئەم بینەرە بەڕێزانە لە کەناڵەکان و لە وتار و لەمانە ئەیبیستن ئەمە یأخذ الكلمات کەلیمەکانمان وەرگرت بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فيعمل بهن دەبێ کاری پێ بکەی دەبێ عملی پێ بکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کێ لێم وەرەگرێت ئەبوو هورەیرە ڕضا و ڕەحمەتی خوای فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەحسن إلى جارك تكن مؤمنة جوان مامەڵە کە لەگەڵ دراوسێ تۆ دەبێتە کەسێکی ئیماندار معلومە کە پلەی بەندایەتی کەسێک ئەبێتە مسلمان ئەبێتە ئیماندار ئەبێتە کەسێکی محسین فمەرحەلەی دووەم کە ئیماندارێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەدێ ببێتە ئیماندار أحسن إلى جارك بجواني ما عمل يعني إحسان معلوم برسة كلميكي فراوان يعني حرشي شتي تشاق به حسن به لإحسانا لو كلمة جاقية بيته بوي بيغمبر عليه الصلاة والسلام فمي كشي اللي أموالة قريت أم جاء عملي شي بيبكى أبو هريرة رضي الله عنه خالد فرموي من أي بيغمبر عليه الصلاة والسلام دبي إمام مشتانا ورقرين دبي إمام مشقاريانا ورقرين دبي كاري بيبكين الأخلاقيات مان لموقف كان مان ئینسانی وا هەیە مووقیفێ گەنوێنێ بەرامبەر بە دراوسەکەی ئەزیەتی ئەدا بۆ قسەش نییە یا لە عەمەلە هەموو ئەم شتانە گرنگەکە ئێمە بەڕاستی ئاگامان لێ بەڵێ ماوەسا بە شێوەیەکی گشتی هەرچەندە ئێمە لە قسەکانی جەنابتەوە پێچێ هەندێک وەڵامی ئەم پرسیارەمان وەرگرتوێ بە شێوەیەکی گشتی مافی دراوسێ لەسەر دراوسێ چییە لە چه خاڵ و لە چه تەعامل و هەڵسوکەوتێکی ئێمە ڕەنگەداتەوە و ئەمانە ئەبنە مافی دراوسێ بەسەر دراوسێەوە بەڵێ طبعا وەکو ئاماژەمان پێدا مافی دراوسێ زۆرن بەڵێ مامۆستا ئەو چوار پێنج خاڵی کە پێغەمبەری خوا فەرمێ مافی مسلمان بەسەر مسلمان بۆ نەخۆشکە و سەردانی کە خۆشیەکی هەبوو پیرۆتن ئەمانژەر بەسەر دراوسێ ئەولادەوە بەڵێ بە زیادەوە شتی تری زیاترەیە یعنی پاراستنی مافەکان بۆ نمونە کەوتمان لەوەی کە لی بپرسی ئەخە ناکرێت تۆ کابرا هاوسێ و بێ یعنی هەفتەیە بێ عەمەلیات بێ لە خەسەخانە تۆ ئاگال لێی نەبێ کەسێ دێ دەڵێەوە ماڵی فڵانە کەس لێرایە خزمێت کەسێکێتیم ئەڵێ وەڵام نایزانم تەماشاکە چوار ماڵ خوار و ئەوانەوەیە بۆیە یعنی پرسیینەوە لە دراوسێ ئەحواڵ پرسینی سەردانیکردنی ها کاتی خۆشی حتا ئێسش لە هەنێ شوێن ماوە کە کەسێک ماڵی دەچووە گەڕێکێ خەڵکی ئەهلی مزگەوت و مامۆستا فڵانەکە زیاتوتە ئەم گەڕەکە بۆ نەچین سەردانێکی بکەین مامۆستا ئەهلی مزگەوت دەڕۆشن سەردانیانەکەن ئەمە وای لێ کە ئەم کەسە تازە هاتووەردەوردە ئەخلاقیاتە جوانە ئەبینێ و دەودە ئەوش دێ بەرەو مزگەوت تێکەڵە بێ لەگە خەڵکی چاوی جیاوازی ژەبینێ و پێیان ئاشنا ئەبێت شەش کەسی دراوسێ بەڵێ ئەو وەختە وای لێ دێ یعنی بوارەکە زۆر فراوانترە بێت لەگەڵ کۆمەڵ خەڵکانێکی تر تێکەڵاوە بێ ئەمجا پاراستنی ئەم مافانە
پرسینەوە لە ئەحواڵن پێداویستی بۆیان جێبەجێکەی ئینسان خۆی هەڵسێ بە خزمەتکردنی دراوسێ یەکێ لەو شتانی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمێت لە ڕۆژی قیامەت تا ئەیبینیتەوە ئەن تەصب ماءەکە فی دەلوی جارێک ها دراوسەیەکە شتێکە هێنێڵێ دەبێ ئاوم بەرێ ئەفەرمێ ئەوە لە میزانی حەسەناتی چاکەکانی لە ڕۆژی قیامەت تا ئەیبینیتەوە ئەنێ ئێستا کاتێک کە من بیرم هەیە لە ماڵەوە تۆ هاوسەی منی گوناحە تۆ بچی تەنکەر ئاو کڕیت ئەی من الحەمدولillah خوای گەورە پێدام یارمەتی تۆ بم شەوێک من کارەباکەم بۆ نمونە کارەبام نییە خۆ جەنابەت دەتوانی کە وارە ڕاکێشی گوڵۆپێکمان بیتێ یعنی ئەمە بگرە لە فەرمودەی پێغەمبەری خوا فەرمێ ئاو ڕووناکی و ئاگر و لە وەرگە و خوێ ئەمانە بەڵێ خوا پاداش بات و ئەمە خاکی تێ هاوبەش ئەو ئاوە مڵکی خوایە بەس لە دەستی تۆی داناوە زۆر پێ تاقیەکاتەوە و زۆر ڕاستە ئەمجا ئەو کەسە چەنە دەرونی مرتاحە باوەڕەکەی من لە زۆر کەسم بیستووە کە زۆر من عنی هاوسەی خۆمان بووە کە بینیومە یعنی کاتێک کە بیری هەبوو بۆ گەڕێکی ئەودی و تەنانەت ئاوا ڕۆژ حتا گەڕێکی پشت خۆی بە بۆری بۆی ڕاکێشاون وتێتی بەرەکەتێک کە ئانەما هەیە هایسەمە جۆجار باسی صحابە و تابعین و ئەو کەڵە پیاوانە ئیسلامەکەین وازین ئەفسانە و خەیاڵەکە چی هەر لە ئەمە هەیە ئەمە سەمە لە ژیانی خۆمانە ئەم نمونانە زۆرن ئەنی من هاوسەی خۆم هەیە ئێستاش کە ئەیبینم ئەنی ئاوەکەی ئەوەنە بردووە دەڵێ ئەمە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەرەکەتێکی زۆری بۆ تێکردوم کەسی واشەیە کە یعنی ئاوەکەی هەر بەشی خۆیدا و بەشی هیچ کەسێکی نەداوە لە دەوروبەری خۆشی سوبحان الله ئەو ئاوە خێری لێ نەبینیوە ینی ئاوەکە جاری وهەیە نەماوە یان کەمی کردووە یان خەتاسەکەی سوتاوە یان ینی خێرێکی لێ نەبینیوە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو چاکەیە ئەیبینیتەوە هاتوو چۆکردنی جگە لەو کاتێکە نەخۆشە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی صلة الرحم وحسن الجوار يعمرن الديار جوان مامەڵەکردن لەگەڵ دراوسێ پەیوەندی خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە وڵات ئاوەدار نەکاتەوە یعنی ئەگەر ئەم دوانە نەما بەڕاستی وڵات بەرەو وێرانی ئەڕوات ئەمجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام باسی ئامۆژگاریمان بۆکە خەیر الجیران عند الله خەیرکم لجیرانه فەرمووی چاکترین دراوسێ لای خوا ئەوەی کە بۆ دراوسەکەی چاک بێ تۆ کاتێک ئەم ئامۆژگاری بەگوێی خۆتە بەگوێی مناڵەکانتە چاکترین کەسدا ئێمە کێیە ئەگەر لێبێ نوێژەکەی من بۆ خۆمە شەو نوێژەکەم بۆ خۆمە عیبادەتەکەم بۆ خۆمە وا نەزان من ئەمەم کرد ئیتر تەواویتر حەقی کەسم نەبێ المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم دەبێت هي قلبي لەگەڵ یا مەسا کەسێکیش نەتوانێت حەقی خەڵک و حەق و ناز بدا چۆن نەتوانێت حەقی خوا بدا زۆر ڕاست بۆ نمونە یعنی خوای گەورە بۆیە پێغەمبەرانی شاردۆ بۆ ئەوەی کۆمەڵگە ساغ و سەلامەت بێ و محەبەت و ڕێز لە نێوانیانە بێ ئینجا مرۆڤ داوای لێ دەکرێت کە خوافەکانیان پێ بناسێنێت بەڵێ ڕاست ئێمە لە ڕوانگەی ئەوانەوە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فێری ئێمەی کردووە کە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم من لم يشكر الناس لم يشكر الله بەڵێ يعني ئەمە بۆ تەییدی قسەکەی جەنابەت ئەگەر ئینسان سوپاسی خەڵک نەکات ناتوانێت سوپاسی خوای گەورەشکا لەبەر ئەوە خوای گەورە خۆی فێری ئێمەی کردووە بۆ ئەم کارە چاکانە بۆ ئەم کارە جوانانە لەبەر ئەوە خوای گەورە چۆن فەرمانی بێمە کردووە بە نوێژ بە ڕۆژوو بە زەکات بە حەجی ماڵی خوا بە ئەنجامدانی عومرە بە ئەنجامدانی کارە چاکەکان ئاواش فەرمانی پێکردوین بە مامەڵەی جوان بە ئەخلاقی جوان بە ڕەوشی جوان لەگەڵ هاوسەکانماندا بەڵێ مامۆستا وەکو ئێمەزانین چاکەکاری لە دوو لایەنی هەیە هەم لایەنێکی دنیایی و قیامەتی سوودی چاکەکاری لەگەڵ دراوسێ هەم لە ڕووی قیامەتیەوە و هەم لە ڕووی دنیاییەوە چه سوودێکی بۆ ئینسانی موسڵمان یا ئینسانی چاکەکار هەیە طبعا پێش هەموو شتێک ئیمان بۆ ئێمە زۆر گرنگە گەورەترین نیعمەتی خوا بریتێ لە ئیمان ئەم ئیمانش بەچی تەواوە بێت ئیمان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ الئیمان بضع وسبعون شعبة ئیمان هەفتە ئەوە نەبەشە یەکێک لە بەشەکانی ئیمان بریتێ لە چی چاکەکردن لەگەڵ دراوسێ لەبەرەوە ئەمە گەورەترین سوودی ئەوەی ئیمان و باوەڕی ئێمە بەمە تەواوە بێت و نزیکە بینەوە لە خوای پەروەردگار تەبارەکە و تەعالی ئەمجا دڵخۆشی ئاسوودەیی ئەمە لە بینی هاوسێکانە ئیمان و بەکر خوا لەڕزق بێت مناڵەکەی بینی لەگەڵ مناڵی دراوسەکەیانە دەنگەدەنگیانە و قسە بەرزەکاتە و کە ئاواز نەوچەوانی گرتوێنە بەرەو ماڵەوە وتی بابەگیان وەکو بڵێ تۆ باوکی منی وەکو بڵێ وایە کوردەوانە لە سەر منی کردایەتەوە تۆ پشتیوانی منی کردای وتی ڕۆڵێک گیان الناس يذهبون خەڵک هەمووی ئەڕۆ دراوسێ بۆ ئێمە ئەمێنێتەوە دراوسێ بەکەڵکی ئێمەیەت تۆ چۆن شەڕەکەی لەگەڵ دراوسەکە تۆ چۆن دەمەدەمی لەگەڵەکەی بۆ ئەزیەتی دراوسێکە ئەدەی
لەبەر ئەوە چەند خۆشە ئینسان ئاسوودە بێ لە ماڵ و حاڵی خۆیە. ئێستا من یعنی خۆم بیستومە خەچی وا هەیە یعنی وتێتی وەڵڵاهی لە تاو دراوسەکەم بەڕاستی ژیانمان نەماو لە تاو دراوسەکەم عنی خەریکین بارکەین خانۆکەمان لە بەرچاو کەوتۆ کابراازان فەرمودەشە فەرمێ و کەسەی دەرگای خۆی دادەخات لە ترسی دراوسێکی ئەو دراوسەیە بڕوادار نییە. ئەی بەڵێ خوا پەنامان بێ پێ ساڵم نەی فەرمو ئیمانی نییە. یعنی ئەو کەسە کە ئینسانی هەر کەسانی کە هەر بۆ خۆی ژیە بەقەتی کەس نەهاو ئەمە چ خێرێکی تیا لە نێو کۆمەڵگەیە. لەبەرە بڕاستی ئینسان ئەبێ بەسوود بێ بۆ خۆی بۆ خێزان و مناڵی خۆی ئەمجا بەسوود بێ بۆ خەڵک ئەی خەڵک لە کێوە دەست پێەکە یەکەم ئێمەوە دراوسەکانمانە ئەوەی کە وەکو پێ فەرمی نزیکترین کەس ئەجا ناو دراوسەکان بۆ ئێمە گەڕێکێکەکەم ئەوەی کە دەرگاکەی لێتەوە نزیکترە مافی زیاترە لەسەرت ئەمجا ئەوانەی دەوروبەر ئەجا ئەم مافانە لە بینی دراوسەیە ئێمە خۆمان هەوڵ بین چۆن دروستیکەینەوە من لەگە دراوسەکەی خۆما کاتێکە بۆ نمونە حتا جاری وەها بە بۆ نمونە وتمانە بۆ سەیرانێ نەکەین چەند دراوسیا و بەیەکە کۆبینێتەوە ماڵ و مناڵ و ئەهلی گەڕک هەمووی ڕۆیشتون ئەم شتێکی خۆش نییە ئەم ڕاستی ئاسوودەیە خۆشیە متمانەی لە بینی یەکتریدا یعنی گەورەترین کارەسات ئەوەیە پەنا بەخوا ئینسان متمانەی نەبێ بە هاوسێکەی لەوەی کە دزی لێ بکە لەوەی کە خیانەتی چاوی لێدانە لەوەی کە هێنی و سڕی دانە پاشێ باڵێ چۆ جار کابرا دەنگەدەیەکی بێت لە ماڵ و هاوسەکەی ئاگای لێتی چەند مهمە تۆ ئەم نهێنیە بپارێزیت کەواتە دراوسێ مەحرەمترین و نزیکترین کەسێک بەداراوسێ زۆر زۆر مەحرەمە بە ئینسان بەر لە دایک و باوکو دەستێکی زۆر نزیکە لێی زۆر جار سڕونی کەسی وا هەیە کێشێکی بەشتێکی بێ لە هاوسەکەی باسی ئەکا بەڵام جاری وها چەند ناخۆشە ئەم قسەی ئەم ئەمانەتۆ باسی کردووە لە دەمی خەڵکەوە بیبیستێتەوە. مامەسا ئەی زیانەکانی خراپ جوڵانەوە و خراپ تەعاملکردن لەگەڵ دراوسەیە هەم بۆ دنیا و هەم بۆ قیامەت چین. بەڵێ تەمان پێش هەموو شت ئەو کەسەی کە ئەزیەتی دراوسێ ئەدا خوای گەورە لی تۆڕەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لی تۆڕەیە یەکێک لە تاوانە کەبیرە و لە تاوانە گەورەکانی ئەنجام داوە. ئەمجا هەر گوناهێکە کە دوویەتی لەگەڵ دراوسەکە ئەگەر غەیبەتی کردبێ ئەگەر فیتنەی کردبێ ئەگەر ئەزیەتی دراوسەکەی دابێ ئەو بزانێت دەقات گوناه و تاوانی هەیە بەسەرەوە ئەمە لەلایەنی دینیەوە یعنی لە زۆر لایەنەکانە وەگە تەماشاکەین لە شکاندنی فەرمانی خوا شکاندنی فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەنجامدانی ئەو گوناهە گەورە ئیبن مەسعود وەلای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاشنام بکە فێرم بکە گەورەترین تاوان چییە بۆ ئینسان ئەفەرمێ هاوبەش بڕادان بۆ خوای گەورە ئەفەرمێ دوای ئەو ئەفەرمێ منداڵەکەت بکوژی لە ترسی ئەوەی خواردنێ لەگەڵ بخوا بڵێ کورە مناڵ بەچی ئەژێ من خۆم پێ بەخێو ناکرێ سێهەمیان فەرمێ ئەن تەزنی حەلیلەتە جارێک ئەوەی کە لەگەڵ کچی دراوسێکەت ژنی دراوسەکەی ساپە ناخۆکاری خراپ بکات گەورەترین تاوانە لای خوای گەورە. کاتی بەرنامەکەمان تەواو بوو زۆر سپاس دەکەین و یاخوا بەخێر و بەرنامی باس خوای گەورە پاداشی بەخێر و ژبات و لەشتان ساغ بێ یا ڕەبی موفق بن یا بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ. پرۆسی باوکایەتی لە ماڵەکەیدا دایکێک دێ کە پرۆسی دایکایەتی لە ماڵەکەیدا مناڵەکەی کچەکە کچ بێ یاخۆ خۆ بێ بەو نەمەتە پەروەردەیەکە کە لەگەڵ هاوسەرەکە ڕێکەوتووە. پێش ئەوەی لێکەڵوەشان ڕووبدا ژیانی خێزانەکە بەرەو شەڕ و ئاژاوە و حساب بۆ یەکتر نەکردن و ئەم شتانە ئەڕوا. تەنانەت ئاەتی قورئان باز لەوە کات کە مافی شیردان مافێکی سروشتی دایکە ئەگەر جیابوونەوە هیچ کەس بۆی نییە ئەو مافەی لێ بکەنێتوانە و پێویستن ئەم ئافرەتە مەصرەفی بکرێت تا شیرەدا بە مناڵەکەی. ئەم تاکە لە بنەماکانی خێزان گەورەش ئەبێت لە ناو کۆمەلگا خۆی بە غەریبە زانێ خۆی بە تەنیا ئەزانێ یعنی هەمیشە خۆی دوورە خاتەوە و تەنیایی هەڵەبژێرێ. ئەم مناڵە چۆن مامەڵی لەگەڵکن بۆی کەمترین زیانی کەمترین خراپە بۆ ئەو مناڵە بەجێ بێڵن لە ئەنجامی ئەوەی کە ئەوان بەیەخۆ ناشێت.
باشترشت ئەم مناڵە بە کۆمەڵایەتی بکەوتەوە ناخێزانی دووەمیە کە باوکێتی ئێستا لە ئەم جیایە یاخود دایکێتی کە لە ئەم جیایە. زۆربەی ئامێرە ئەلیکترۆنیەکان کە ئێمە ڕۆژانە لە ماڵ و لە